سلام عليكم طيبانی بۆ ڕێزبێ و شیکای ڕاهێنانەکانی بابەتی تەواوکەری کارخاڵ یەکەم بەرکار. ڕاهێنانی یەکەم لە ڕستەی مامۆستا ڕێزمانی کوردی فێر کرد. کاری ڕستەکە چ جۆرێکە دیاریکە. کاری ڕستەکە فێر کرد ئەوە کار. ئایا ئەو کار ڕوویدایە بەتەمە ڕوویداتم مامۆستا ڕوویدایە کەواتە کاری ڕابردووی ڕاگەاندنە. فێرکردن چاوگەشی وەرگرا لە فێرکردن بەس نونەکەمە لێلادایە مادەم بەس نونەوە لێلادایە کەواتە کاری ڕابردووی نزیکی ڕاگەاندنە. هەروەها تێپەڕە لێکدراویش لە دوو بەش پێکاتە فێر لەگەڵ کرد ئەوە لێکدراوە. تێپەڕش لە فێرمان کرد فێرتان کرد فێریان کرد مانوتانیان ڕێگرێت کەواتە تێپەڕە. خاڵی دووهەم وشەی ڕێزمانی کوردی شی بکەوە تەمەشای مامۆستا ڕێزمانی کوردی فێر کرد. مامۆستا کارەکەی ئەنجامدایە دەڵێن مامۆستا هەرچی بکەرە. مامۆستا چی فێر کرد؟ ڕێزمانی کوردی. وەڵامان هەبوو بەڵێ کەواتە ئەو وەڵامە ئەرچ دەبێتە بەرکار. و لەبەر ئەوەی دوو شەشە ڕێزمان لەگەڵ کوردی ئەمڕێز دۆنەپاڵ لە نێوانە دەبیتە گرەی ناوی هەروەها هەرچیشی بەرکارە. هەڵی سێمی لە نێوان ڕێزمانی کوردی چییە؟ یعنی ئەویە چی پێ دەوترێت؟ مادەم دوو شێ پێکەوە بەستێتەوە دڵن ئەمڕازی دانەپاڵە. خاڵی چوارەم ئەم ڕستە سەرەوە بەزاری کرمانچی سەرک و نستەوە مامۆستا ڕێزمانە کوردی فێری وی کرد ئەوە بریتێنە وەڵام. ڕاهێنانی دووەم وەڵامی ڕاست هەڵبژێرە. خاڵ یەکەم یادی ڕاپەڕین لەگەلی کوردستان پیرۆز دەکات. هەرچی گرەی یادی ڕاپەڕین بریتێ لە چی؟ تەمەشاکە. یادی ڕاپەڕین لەگەلی کوردستان پیرۆز دەکات. کانی کارەکەمان ئەوە پیرۆز دەکات کارە. ئەو ئاتا هەمیشە لەبەر ئەوەی کارەکە ڕانەبردووی ڕاگەاندنە جێناوی لکاوی کۆتایی دوای ڕۆژی کار هەمیشە ئەرچی بکەرە. ئەو ئاتە ئەرکەی بکەرە. ئەو کەرمان هەبوو مادەم کەرمان هەیە ئەو لۆ دەرەوە باش ئەرچینی هات یادی ڕاپەڕین لەگەلی کوردستان پیرۆز دەکات وەسفە ناوە کارێکا تاوای دەبێتمان هێناوە کەواتە نیهادیشمان نییە ئەتش لۆ دەرێ. چوارەم جێگیری بکەرە لە کۆتایی کارێکی ڕاوڕێمان هەیە ناوە ئەت کارەکە بەرنا دیارە دیسان ناوە کەواتە جێگیری بکەریشمان نییە دەبیتە بەرکار زانۆ دەبتە بەرکار. دەڵێن ئەو یادی ڕاپەڕین لەگەلی کوردستان پیرۆز دەکات. ئەو ئاتە نوێنەراتی ئەوی دەکات ئەو بەخۆی نەهاتێ پێی نەکرا نوێنەرەکەی نادی کە بریتێ لە ئات. ئەو یادی ڕاپەڕین لەگەلی کوردستان پیرۆز دەکات. ئەو چی لەگەلی کوردستان پیرۆز دەکات؟ یادی ڕاپەڕین کەواتە یادی ڕاپەڕین گرەی ناویۆ هەرچی بریتێ لە بەرکار. خاڵی دووهەم بانگمان دەکات. بانگمان دەکات یعنی چ؟ یعنی ئەو باشە ئێمە بانگ دەکات باشەکەی تۆزێک ئەوە ترکەینەوە جوانتر و وازەختر بکەین دەڵێن سەر بانگمان دەکات دەڵێن ئەو ئێمە بانگ دەکات. بانگمان دەکات بەو واتە دەواتە ئەو ئێمە بانگ دەکات باشە کاین جێناوی کاوی ئەو نوێنەراتی چێ دەکات؟ نوێنەراتەکەی ئاتە کەواتە ئەو لێرەدا دەڵێن چ ئەو ئێمە بانگ دەکات ئەو بریتێ لە بکەر. ئەو چێ بانگ دەکات؟ ئێمە کەواتە ئێمەش بەخۆی نهاتێ نوێنەرەکەی ناردێکە بریتێ لەمان مان ئەچ دەبێتە بەرکار. خاڵی سێم لە باخچەی بەهار گوڵم چنیوە هەرچی گوڵ بریتێ لە چی؟ لە باخچەی بەهار چیم چنیوە گوڵ ئەچ دەبێتە بەرکار. خاڵی چوارەم چێت خۆش دەوێت هەرچی چێ بریتێ لە چی؟ چێت خۆش دەوێت واتە تۆ چێت خۆش دەوێت تۆ کارەکە ئەنجامدایە ئەو شێ ئەشی دەبێتە چی؟ دەبێتە بەرکار. خاڵی پێنجەم داری ئازادی بە خوێن ئاو دەدرێت. هەرچی گرەی ناوی داری ئازادی چییە؟ ئەوە داری ئازادی بە خوێن ئاو دەدرێت لە کۆتایی کار چمان هەیە ڕێمان هەیە ڕێ بە خوێن ئاو دەدرێت کارێکی بکردنا دیارە یەککەوسەر ئەو وشە یەکەم دێ ئەش دەبێتە جێگیری بکات. ڕاهێنانی سێیەم وشەی ڕۆژنامە لە سێ ڕستەدا بەکاربهێنە بەمەرجێ لە ڕستەی یەکەمدا لەگەڵ کاری ڕابردوو بەکاربێت ڕستەی دووەم ڕانەبردوو بێ ڕستەی سێمدا خوازی بێ یعنی لە سێ ڕستە بەکارهێنە ڕۆژنامە جارێک کارەکە ڕابردوو جارێک ڕانەبردوو جارێک داخوازی. خاڵ یەکەم بەڵێن ڕۆژنامە خوێندەوە خوێندەوە کارێکی چییە؟ کارێکی ڕابردووە باشە لەگەڵ کاری ڕابردووی بەکارمان هێنا دەڵێن ڕۆژنامە خوێندەوە ڕۆژنامە ئەرچی بریتێ لە چی؟ ئەرچی بریتێ لە بەرکار میمەکە ئەوە بکەرە باش.
خاڵی جەم دەڵێن ڕۆژنامە دەکڕم کێ ڕۆژنامە دەکڕێ من ئەو منە هەرچی بکەر دەکڕم ئەها بزانام ڕانە بردووە بیکەنەرێ دەڵێ ناکڕم مادەم بە نانەرێ کراکەواتە دەکڕم کاری ڕانە بردووە هەروەها ڕۆژنامە هەرچی بەرکارە حاڵی سێم ڕۆژنامە بکڕە باشە ڕۆژنامە بکڕە ئەو بزوێنی کورتە بکەرە چۆ کارەکە داخوازی لە کاری داخوازینانی کاتسی کوتایی ڕەجی کار هەروەها ڕۆژنامە هەرچی بریتێ لە بەرکار لێرەدا هاتینە کۆتایی شیکای ڕاهێنانەکانی بابەتی بەرکار لە مەلزەمەکەمدا کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردن دانراوە دەتوانێت سوود لە پرسیارەکان وەربگری کام پرسیارە فیرەکانی خۆمە و هەمیش پرسیارەکانی ڕستەکانی ناو کتێبە کراون بە هەڵبژاردن تا ڕێکۆردێکی تر و مانێشی تر هەر شاد و سەفرازم. السلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکاتوه.